الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. جارێکی تر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. هەفتە و دە ڕۆژ و پانزە ڕۆژێکی زۆر کارەساتبار بەسەر زەویە هاتووە. بە تایبەتی جیهانی ئیسلامی نغڕۆی خەم و خەفەتێکی زۆر قورس بووە. لە پای ئەو جەنگە نابەرامبەرە ترسناک و تەوەسوعیەی کە ئیسرائیل بەرامبەر بە خەڵکی موسڵمانی فەڵەستین و بە تایبەتیش بەرامبەر بە خەڵکی غەزە و ژن و مناڵ و بێدەسەڵاتی ئەو شارە گرتوێتێ بەر. خۆی گەورە ئەو بەڵاو موسیبەتە لەسەر موسڵمانانی فەڵەستین هەڵبگرێت. خۆی گەورە وڵاتەکەی ئێمەش بپارێزێ لە هەموو نەهامەتی و لە هەموو دەردی سەری و لە هەموو شەڕ و لە هەموو زوڵم و ستەمێک کە بەرامبەر بە میلەتەی ئێمە بکرێت لە هەر وڵاتێکەوە بێت. خۆی گەورە دەرگای خۆشی و ڕەحمەت و میهرەبانی بەسەر نیشتیمانی خۆمان کوردستانە زیاتر واڵا بکات و وڵاتانی ئیسلامیش بپارێزێت و وە کۆتاییش بەو شەڕە ناحەقیە بەرامبەر بە گەلی موسڵمانی فەڵەستین بێت. خۆی گەورە لە حەدیثێکی قودسیە فەرمێت کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆمانە گێڕێتەوە: وعزەتی وجلالی لأنصرنك ولو بعد حين. بە مەظلومە فەرمێ، ئەو کەسی کە زوڵمی لێکرێت، ئەو مناڵەی کە لەلایەن کەسێکەوە زوڵمی لێکرێت، ئەو ژنەی کە زوڵمی لێکرێت، ئەو پیاوەی زوڵمی لێکرێت، ئەو کارمەندەی لە دائیرەکەیە هەستەکە کە فەرقەکرێت و زوڵمی لێکرێت، ئەو نیشتیمان و وڵاتەی بەدەست زلهێزان و کافران و ملهوڕان وەکو فەڵەستین گیرۆدا بێت. خۆی گەورە فەرمێ: وعزەتی وجەلالی، بە عیزەت و جەلال و دەسەڵات و هەیمەنەتی خۆم لەئەنسوڕەنەک، کۆمەکیتەکەم، یارمەتیتە دەم، سەرتەخەم وەلەو بەعدە حین، ئەگەر دوای کاتانێکی دووریش بێت، دوای زەمانێکیش بێت کە تۆ ڕەنگە ئەوەنە چاوەڕوانی لە سەبر و ئارامگری خۆت لە هەگبەتا نەبێ، بەسخوا دەرمانی سەبرەکەیشە بۆ نێرێت تا تەحەمولی ئەو هەموو عەزابە بکەیت، تا نەسری خوا، قەدەری خوا بەو شێوەی کە حەکیمە و دانایە خۆی ئەینێرێت. بەس دڵنیابە لەوەی ئەو زاڵمەی کە ئاوان ناڕەحەتی و عەزاب و مەینەتی و کوشتن و بەڵاو موسیبەتە هێنەتە ڕێیتۆ، هیچ ئیسراحەتێ لە ژیانیان ناکا، وەلەو کان لە گەورەترین پایەکانی دەسەڵات و هێز و قووەتا بێت، مناڵێکی لاساری بۆ نێرێت عەزیبی بە، ژنەکەیەکە بە مڵۆزمی ناو ماڵەکەی، نەخۆشی دەرونی بۆ نێرێت، نەخۆشی جەستەیی تووشەکات، ناتوانێت تەمەتوع نە بە کورسەکەی، نە بە پارەکەی، نە بە دەسەڵاتەکەی، نە بە حیمایەکانیەوە بکە، سیقەی نامێنێ بە دەوروبەرەکەی، دنیایە ئازار و مەینەتی بۆ نێرێ، هەتا ئەو حینەی کە بە تەواوی خوا ئەو زاڵمە لە ناو بات و ستەمەکەی کۆتایی پێهێنێ. وەکو لە وڵاتی خۆمانە بینیمان سەدام چۆن بوو بە پەندی زەمانە، شای ئێران چۆن بوو بە پەندی زەمانە، قەزافی، سەرۆکی تونس، فڵان، فیسار، ئەوی تر لە برەوە زاڵمەکانی شەر بەو جۆرەن. ئەو کەسی کە زوڵمێکی بچووکی شەکە هەر بە هەمان شێوەیە. فەرموون ئەڵقەی ئەم جارەمان. درود و سڵاو بەسەر گیانی پاکی سەرۆرمان و سەردارمان حەزەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم، یاران و زانایان و خوانەسان و گشتی. لە ڕاستیە مەفهومێک کە لە قورئانی پیرۆزە زۆر یەکێک لەو بابەتانەی کە زۆر باس کرابێەوە، قورئان زۆر تەرکیزە کاتە سەری بابەتی زوڵم و ستەمە، و یەکێک لە بەرامبەر ئەویشە یەکێک لەو بەندانەی کە زۆر قورئان تاکید لەسەرەکە بابەتی عەدلە، کە هەبوو دایمەن بەردەوام عەدل بۆ
دادپەروەری بۆ نەهێشتنی زوڵم و ستەم و ستەمکاریە. قورآانی پیرۆز بۆ نەهێشتنی جارێکا و خودی ستەم کۆمەڵێک بەندی داناونی کە لە بەندەکان ئەسڵی مەسەلەی ئیمانە. هەر ئەساسەکانی ئیمان و بڕوابوون بەخوا بە ڕۆژی دوایی خۆی بۆ خۆیان یەکێکە لە ڕێکخەرە هەرە گەورەکان بۆ ئەوەی کە زۆرێک لە زۆڵمەکان لە دنیاە کەمەکاتەوە. هەر بۆیە کە قورآانی پیرۆز کە باسی و کافرن الله ولي الذين آمنوا يخرجهم من الظلمات إلى النور. ئەمە ئاەتە کافر من الظلمات لە تاریکای دەریانەکە بۆ ڕووناکی دایم لە ڕووناکیە واقعەکە شتەکان بۆ خۆیان دیارن مەزە تاریکیە زۆر جار هەیە لێمان تێگەچن و شتی ناحەق دروستە بێ. خودی ئەسڵی ئیمان بەڕاستی بۆ دەچوونی ئینسانە بۆی کە لە بازنی ستەم بێتە دەرەوەچێتە بازنی بینینی ڕاستیەکان و بۆ خۆی و حەقەت بینی. دووهەم بەندێکە لە قورآانی پیرۆزە زۆر قورآن باسیەکە ئەم ژیانە کە دروست بۆ ژیان بۆ هەمووانە، زەویش بۆ هەر هەمووانە، ئاو و خاک و هەناسەکانی و ڕووناکیەکەی و جوانیەکەی و ئەرز و ئاسمانی هەموو بۆ هەموو ئینسانە تابەت نەکراوە بە نەتەوەی و نەتەوەیەکی لێ دەرکراوێ و هیچ کەسێکیش بۆی نییە و بڕیارەبا لەسەر زەویە بڵێ ئەم نەتەوە مافی ژیانی هەیە ئەوەی مافی ژیانی نییە. هەمووان خی گەورە فەرمووە سەخڕە لەکم مافی السەماوات وما فی الأرض جەمیعا منه جەمیعا هەر هەمووی بۆ لەلای خوا و لەکم بۆ ئینسانە بەبێ جیاوازی لە نێوانی ئینسانەکانە خی گەورە گەدونی تەسخیر کردووە بۆی خزمە بە ئینسانگە کەوابوو هەر یەکە لەم ژیانەکە هەیە بەشێکی خۆی هەیە. لەولاوە قورآانی پیرۆز دەفەرمێ کەوابوو بۆ ئەوەی کە دادپەروەریکی تەواو بێت و وەزوڵم نەوێتە نەرێتێ بۆ خەڵکی هەموو ئینسانێک بۆی هەیە لە ژیانە قستێک لەوەی کەی خۆتی وەریگرێ. جا ئەو بەشە قست بەشی خۆمە کە بە دادپەروەران بەش مەکەوێ لەو جێگە و لەو شوێنەیە بەشێ لە خاکم هەیە بەشێ لە ئاوم هەیە بەشێ لە هەناسم هەیە بەشێ لە ڕۆکی بەشێ لە داهاتەکەی ئەو جێگەیە هەمووی هی منیش بەشمێک و خەڵکانی تر. بەڵام قورآنە فەرمێ قستی خۆت هەر کەسە بە قست ئەگەر هات و ئێمە هاتین لە بەشی خۆمان لە هەر شتێکە لە هەر شتێکە لە بەشی خۆم زیاتر ومەگە بێتە ستەمکاری بۆیە پێغەمبەری خوا فەرمین فەمەن زادە ئەو نەقەسە فەقەد ظەلەمە. هەر کەسێ زیاد وەرگرێ یا کەم وەرگرێ هەر زوڵمی کردووە چ کەم داچ زیادەکە بۆیە کە هەر کەسە قسڵی خۆیەتی. ئەم فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەدەبایە حتا لە تەعاملکردنی مەرە من بەرامبەر باوکم بەرامبەر براکەم بەرامبەر خێزانم بەرامبەر منداڵم ئەگەر هاتو ئەوەی پێویستە بۆم نەکرد بێ زوڵمم کردووە ئەگەر زیاد لە حەدیثکەم هەر زوڵمە بێ بۆیە حەقی کامسەوی تێدانا بخۆم هەر زوڵمە. قورآنە فەرمێ پێمان دەفەرمی دادپەروەر بن پێمان فەرمێ قستی خۆیان کەوابوو ئەگەر لە سلوکی کەمترین سلوک وهاتە گەورەترین سلوکمان پێویستە کە ئێمە دادپەروەر بین چونکە فەمەن زادە ئەو نەقەسە فەقەد ظەلەم پێغەمبەری خوا فەرمێ ستەمەکە. لەولاشۆ قورآانی پیرۆز کۆمەڵە دەقی زۆر زوان نزیکەی تقریبا 285 ئاەت زیاتر بە باسی زوڵمەکە لە قورآانی پیرۆزە بە هەموو مشتەقاتی و کە باسی زوڵم و ظالمین و ظەلەمە و فعل و بە ئیسمی فاعیل و بە هەموو جۆرەکانیەوە. لێرەوە قورآانی پیرۆز کۆمەڵێک معنامان پێ دەڵێ یەکێ لەوانە زوڵم لە دنیادا ئەگەر کەسێ بیکا بریتێ لەوەی کە ژیان و ژینگەی خەڵک وێرانەکە لە هەر شوێنێکا زوڵم هەبوو لە هەر جێگێکا زوڵم هەبوو ئەمنیش نامێنێ لە هەر شوێنێکا زوڵم هەبوو ئاسایشی نەنەتەوەی نەژیان نەڕۆح نەهناس نەنەفس نامێنێ بۆیە کە ئەگەر بمانەوێ بمن لە سەرزەویدا ژیان خۆش بێ ئەبێ زوڵم نەهێڵی لەو جێگانی کە هەتا لە خێزانێکیشا لە قوتابخانەیەکە لە دایرەیەکە کام دایرە و دەستگایە خۆشە ئەگە مدیرەکەی دادپەروەرانە مامەڵە بکە ژیانی هەر هەمویان خۆشە لە هەر کاتێک لێکێکیانە زوڵم هەبوو ژینگەی ئەو شوێنە تێگەچێ. ئەمە قورآانی پیرۆز ئاماژەی زۆر سەریحمان بووە کە ئەم ژیانە بێشکەی ژیانە زەوی بێشکەیەکە بۆ ئینسانەکان و هەمومانی تیاژین ئەگەر ئەم بێشکەیە لە هەر پارچەیەکی زوڵم هەبوو ژینگەی ئەو جێگەی تێگەدا و خەڵکی ئەو شوێنە بێساحەت داژی. ئەمە ئاسەوارەکەیتی لە دنیادا لە قیامەتی شا پەروەردگار بۆ ئەو کەسانی کە زاڵمن ئەبنە زاڵم و ستەمکارن. قورآانی پیرۆزە فەرمێ پەروەردگار ئینە ئەعتەدنا للظالمین نارا خوای گەورە بە تاکید دەفەرمێ بە تایبەت بۆ کۆمەڵە گوناه هەن کۆمەڵە تاوان هەن لە دنیادا پەروەردگار وەکو چۆن بۆ متەقینە فەرمی بەهەشتمان بۆ دیاری کردوون و بۆمان داناون لە مقابلە کۆمەڵە گوناه هەن لە قورآانی پیرۆزە خوای گەورە فەرمی بە تایبەت ئێمە بەشێک لە جەهەنەممان دیاری کردووە بۆ زاڵمین ناڕەن بە نەکیرا فەرمی جۆرێک لە ئاگرە ئەو جۆرە ئاگرا گونجێ بۆ هیچ تاوانێکی تر بەقەدەر ئەو قورس نەبێ ئەحاط بهم سورادقها کە ئەفەرمێ چواردەوران دەگرێت ئەو ئاگرە بە چواردۆری ئەو ئینسانانە ئابێ کە ئەمە جۆرەکە لە سزادانێک کە لە تاوانی زوڵم و زاڵم بۆ زاڵم نەبێ بۆ کەسێکی تر دیاری نەکراوە. ئەم جۆرە دیاریکردنی قورآن کە دیاری ئەکات تاوانەکەی وە سزاکەشی ئەمەیە معنای ئەوەتانێک کە وابوو سزای زوڵم ئەو نە سەختە پەروەردگار تەنها نوعێکی دیاریکایی وەدیانە تەنها ئەو نوعەش سزایە بۆ ئەو جۆرە تاوان و جەریمەیەکە ئیکا. ئەمە لە ڕووی قیامەتەوە بۆ قیامەت کەوا بۆ کەسێ خوا نەخواست ئەگەر لە دنیادا بچووترین زوڵمی هەبێ
تا گەورەترین خوا نەخوا زوڵمی هەبێ بۆ قیامەتیە فەرمێ زوڵمات وەکو تاریکایی واتانە چۆن ئینسان بچێتە شوێنێکەوە کە چرای پێ نییە ئەو کەسەی بۆ ڕۆژی قیامەتی چرای دەستی کوژاوەتە مادام لە دنیا زوڵمی هەبێ حتا زانایان ڕەحمەتی خوا لێ دەفەرمون ئەگەر هات و زوڵمەکەشی بەرامبەر یەک منداڵیش بێ بەرامبەر یەک کەس بێ یەک ئینسانیش بێ ئەو ئینسانە عەقڵیشی تەواو نەبێ هەر ئەبێتە زوڵمات بۆ قیامەتی چ جای ئەگەر هات و زوڵمەکان گەورە بن بە تایبەتی ئەوەی کە ئەمڕۆ ئێستا ئێمە بەدیەکەین لە دنیادا زوڵمی سیاسی زۆر هەیە زوڵمی عسکەری هەیە ئەو ستەوانەی کە لە کۆمەڵی خەڵک و نەتەوەیە بە حسابی ئەوەی کە ئێوێ خاک بۆ خۆی دیاریکە بەڵام زیاد لە قیسەی خۆیە باچووکە پەروەردگار هەر کەسە بەشە زەوی خۆشی پێداین بۆ دیاری کردوین بەڵام من زیاد لە بەشە زەوی خۆم بەرم هی تۆ برم کاتە بێتە زوڵم ئەمەی کە ئێستا ئەمەی بینی بەڕاستی بریتێ لەوەی کە هەر کەسە ئێوێ ببێتە کەسێکی خۆکۆڵێن پاڵەوانی دنیایەک و هەروەها ئەو دنیایی کە هەیەی بۆ پێ رازی نییە ئێوە دنیای خەڵکی تریش بخوا ئەمەیە بەڕاستی بێتە زوڵماتی ڕۆژی قیامەت هەر ئینسانێک ئەم جۆرە ممارەسەیە بکە هەم لە دنیای بێتە ڕیزی و کەسانی کە منبوزن کەسانێکن کە لە ڕێزیان نەنە لەلایەن خەڵکەمێنێت و لەلایەن پەروەردگارەوە لەلایەن موسڵمانان و لەلایەن فریشتەکانی خوا و حتا ئەو کاتێک کە بێ فریشتەی خوای گەورە نەفرەتی بۆ نێرێ بە فرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام کەسێکەوە زوڵمێکی کردووە حتا ئەو کاتێک زوڵمەکە لەسەر خۆی لابە لە ژێر نەفرەتی خوای گەورە پەروەردگار و ملایکە و فریشتەکانی خوای گەورەیە دێ کەس ئەگەر ژیانی ئاوایی بێ هەست و ئەو نەستەی هەبێ ئەو ڕۆحیەتی هەبێ قەت قبوڵ ناکات زوڵم کا لە کەس هیچ کەسێک چ بچووک بێ چ گەورە بێ ئایا عاقبەتی زوڵم خراپە ئینسان کە زوڵمەکە بێ لە خۆی بترسێ لە دنیاە لە قیامەتە کە خۆ حەقی لێ بسێنێ خۆ بە حتمی لە قیامەتە حەقی لێسێنێ لە دنیا جاری وهەیە ئێمە ڕەنگە بیرمان نەبێت چەنەها چیرۆک هەر بەسەر خۆمانە بەسەر خەڵکی ترا هاتووە شتێکی بەسیط تا زوڵمێکە کردو تەنان دەربارەی مێرولەی خۆی گەورە پێی نواندوی پیشانی یاوی کە ها ئاگاداری خۆ بە زوڵم چەند فلان الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم براسي ظلم هر کسی بی که ایتر چه مسلمان به چه غیر مسلمان به خواهی گوره پی انیمنه جایتی لم دنیا بیا لو دنیا بیا انه من زوره من برادرکم تاکسی پی اوتی لغرز ما بساق تاکسیان وتی لو شخصی خو من سجی تقریبا آوا دوری ساعات ششونی و خوتبو حدو دست لسه شخصی کبو وتی لقت نفرك لغليا بوتي اسل لي يمزان شو تشي كام زغا تي لغمنا سركوت مغليوتي ليدا لدوا سيم كل عيونك وصاقا هل اوايك دواي ما يكون دشو خوي كابرا يجرو ما يكون دشو ساركي لا شخصيك باشي كوتو خوي تشو بوجيريوي ساركي تشاكا قدري خوا ساريكا هردو قاتل يعني هردو قاتل يعني زوري بينشو براسي ظلم هر کسی بیکا خوای گوره پینونه جا اگر لم دنیا پینونه حتمی لو دنیا پینونه ام جاو نمنان زوره براسي كخلق لم دنيا ظلمي كدو او صدام او قذافي او حسين بارك زورن براسي اماني خوشمان امي اوي براسي كظلم كخواي جوره بينونه ورحمه فيك يا اخوان جا خوش بختي من لو قناعه ما مساوي لم دنيا لو شي بينين باشتي بو دنيا وهو لا بو دنيا هو دنيا حلينيه ام جا زور براسي شد زوره اسمتنا عاقبەتی زوڵم خەتەرە هەمتر بۆ قیامەت کە حاج ڕەسوڵ جاری وهەیە ئینسان چی بکە بۆ ئەوەی نەبێتە زاڵم حتا بە لایکێک بە دەستخۆشیەک بە پشگیریەکی قسەکردنە لە مەجلیسێکە ئینسان نەبێتە زاڵم جاری وهەیە والله قوربان خوای گەورە قوناع فەرمێ مەیل تەنانەت مەیلت بۆ زاڵم نەبێت ئەگەر مەیلت بۆ زاڵم بێ بەڕاستی خوا عقوبەت دەکات خوا حەقی لێ سەنێ جایتر من داوم لە خەڵکی بەڕاستی لە خۆم دەست پێ یەکەم و لە خەڵکیش کەوا میلمان بۆ زاڵم نەبێ دنیا 70 ساڵێکە ئەو پەڕی چی لە قیامەت دەکەی ئەگەر نمونەی غەزە بێنەوە بەڕاستی ئێستا ئەوەی کە لەوێ ئەگرێ بەڕاستی زاڵم چیەکە ئەو مەزلومەکان چیەکەن تەنها حەسبنا الله ونعم الوکیل پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی مبارەکی خۆیان فەرمێت سێ کۆمەڵ سێ کەس سێ جۆر هەن کە خوا دوعا و پاڕانەوەکانیان ڕەت ناکاتەوە قبوڵ یەکات یەکەمیان الئیمام العادل پێشەوای دادپەروەر دەسەڵاتداری عادل حکوومەتی عادل و دادپەروەر خوا دوعاکانی قبوڵەکات خۆشگوزەرانی بە وڵاتە بڵاوە بێتەوە کاتێکە عادل بێت بەڵامی کاتێکە ئیمام عادل نەبوو نە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم
نە قورئان نە سنەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم هەرگیز نەیان فەرمووە کە ملی خۆتانی بۆ تەخت بکەن و دیعایە و بانگشەی بۆ بکەن و بە ناوی خوا و پێغەمبەرەوە ڕەواج بە سوڵتە و دەسەڵاتەکەی مەدەن. خەڵک مەکەینە کۆی لێی خۆتان و ئەوانیش، خەڵک مەکەنە کۆی لە بە ناوی دین و شەریعەتەوە. ئیمام عادل، پێشەوای دادپەروەر، ڕاست، پاک، دوعای قوبوڵە. جارێ پێشەوای دادپەروەر ئیمامێکە لە مزگەوتێکە ئەبێ دادپەروەر بێت، سەرۆکی خێزانێکە لە ناو خێزانەکەیە، مدیری دایرەیەکە، محافظێکە لە شارێکە، باوەڕدان هەبێت دوعای خەڵکەکەش وردە وردە قوبوڵە بێت، چونکە پێشەواکەیان عادیلە، سەرۆکی وڵاتێکە لە وڵاتەکەیە، کەواتە ئەبێ هەوڵ بین ئیمامی عادل دروست ببێ بۆی دوعاکانمان قوبوڵ ببێت، ئەبێ دوعا بکەین ئیمامی عادل بێتە پێشەوە تا دوعاکانمان قوبوڵ ببێت، ئەبێ هەوڵ بین ئیمامی عادل بنیات بنەی هەتا دوعاکانمان بەرز بێتەوە. ثلاثة لا ترد دعاء، ثلاثة لا ترد، چی دوعاکانیان ڕەت ناکرێتەوە. یەکەم پێشەوای دادپەروەر، دووهەم کەسێکی ڕۆژوان کە کاتێ ڕۆژوەکەی لە بەربانگە ئەشکێنێت دوعاکەی گیرایە و قوبوڵە، دوعای وەرگیراوە، بەس ئەبێ ئەو شتەی کە ڕۆژەکەی پێشکێنێ حەڵال بێت، ئەبێ مەعاشەکەی گیرفانی حەڵال بێت و کارێکی کردبێ، نەک بە میفتە و بە خۆڕایی و بە بندیوار وەریگرت بێت. سێهەمیشیان دعوة المظلوم، دوعای ستەم لێکراو، یا الله، دوعای ستەم لێکراو مناڵێک ستەمی لێ بکرێت کە دوعا ئەکات نەشزانێ دوعا بکات، حاڵەکەی خۆی بێ بە دوعا و حاڵێک هەیەتی، ئەو برینارەی کە قاچی ئەپەڕێنرێت بەهۆی ساڕوخێکەوە، بەهۆی گولەی زاڵمێکەوە، ئەو قاچە قرتاوەی دەستی دوعایە و بەرزە بێتەوە. دوعای مەزلوم زۆر ترسناکە ئازانم. یا ڕەبی هیچ کەسێک گیرۆدەی ئەوە نەبێ کە زوڵم لێ بکات خەڵک دوعای لێ بکات، چکە بەڕاستی جێگەی بەزەیی ئەو کەسەی کە ئەبێتە زاڵم، چکە ڕۆژێکی زۆر ڕەش چاوەڕێیەکە لە دنیا و لە قیامەتە. ئاهوو حەسرەتی ئەو کەسانەی کە زوڵمیان بینیوە، ئاهوو نزولەیان ئاسمانەکانە بڕێت و پەردە لە بینی ئەوان و خوای گەورەیان نامێنێت. دوعای مەزلوم، دوعای مەزلوم. ئەگەر وڵاتێن نەغڕۆی خوێن و کوشتن و بڕین بکەی، خەڵکی سڤیل و بێدەسەڵات و ژن و مناڵ بە سەدان و هەزاران لە خەسەخانەیەکە قەتڵ و عام بکەی، دوعای مەزلوم. خۆتان بپارێزن لەوەی شەریکی ئەو زاڵمانە بن بەوەی کە لە دڵیشەوە دەستخۆشیان لێ نەکەن، چکە ئەبنە هۆی ئەوەی کە ئێوەش بە زاڵم قوبوڵ بن لای خوا. خوا لە دنیا پێتان نەنوێنێت، ئەگامان لێبێ زاڵم نەبین، هەرگیز پشتی زاڵم نەگرین، چکە زاڵمەکان نغرۆ ئەبن، نەفرەت لێکراون لەلایەن خواوە، لە دنیا و قیامەتا خۆشی و ئیسراحەت لە ژیانیانە نابینن. دوعای مەزلوم. ئایا عاقبەتی زوڵم هەر زوڵمە بێت؟ ئایا عەدلی خوایی؟ ئایا زوڵمەکە کەسێکی کە جاری وا هەیە مدیرێکی کە صاحبی خێزان و ماڵ و مناڵێکی کە دەسەڵاتدارێک و زلهێزێکی دنیایی کە هەمی هەر زوڵمە، ئایا زوڵم عاقبەتی چۆن؟ بسم الله الرحمن الرحیم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله. پێشەکی بە خەیاتنتان ئەکەم، خوای گەورە پاداشتان باتەوە بۆم بەرنامە جوانانتان، خوای گەورە عاقبەتکەرتان کە ئینشەڵڵا، وخوای گەورە بەرنامی و بەردەوامی موفقیتان پێبەخشێ ئینشەڵڵا. برا بەڕێز دەکەم، زوڵم لە هەشت پێناسیەکەوە بۆی بکەی هەم لە ڕۆ دینیەکەوە هەم لە ڕۆ ئینسانیەکەیەوە بەڕاستی شتێکی قێزەونە. ئێمە وەکو مسڵمان خوای گەورە یانی یەکێ لەو شتانەی کە پێی قبوڵ نییە زوڵمە. بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک کە ڕیسالاتی پێغەمبەرایەتی بووە، دێکێ لەو شتانەی کە نەهێل زوڵم بوو، چونکە معلومی جەنابتانە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێش پێغەمبەرایەتی زوڵم نەکرا، یعنی ئەو زوڵمە چۆن نەکرا؟ مەسەلەن دەسەڵاتدارەکان بێدەسەڵاتەکان ئەچەوسانەوە، پارەدارەکان فەقیرەکان ئەچەوسانەوە، خەڵکیان نەکرد بە کۆیلا، زوڵمیان لێکردن لە هەموو ڕێکەوە، و هەروەها زوڵم لە ئافرەتان نەکرا،
هەروە ینی هەر ئەوە بوو کە یانوت ئێمە ئافرەتان وەکو کاڵا یانی وەکو کاڵام ئامانەکرد بۆیە خوای گەورە کاتێک کە هەر لە هەر سەردەمێکە کە پێغەمبەرانی نردبێ لە قیمەی زوڵما بووە ینی ئەو میلەتە ئەمەیان زوڵم کردووە ئەنجا خوای گەورە پێغەمبەری بۆ نردون یان یەکێک لە حکمەتی هاتنی پێغەمبەران عەلەیهی سەلاتو وەسەلام ئەوە بوو کە زوڵم زۆر بووە بۆیە وەکو مسلمان ئێمە بەڕاستی زوڵم بە شتێکی زۆر قێزەوە نەزانین و هەروەها و عقوبەکەشی زۆر زۆرە چونکە معلومی جەنابتە لە تاوانیشە حەق الناس کە بەشێکی زوڵمە یعنی خوای گەورە لی خۆش نابێت ئللا ئەبێ ئەو ئینسانە یا بچەگەردی خۆی پیازاکە ئللا خوای گەورە لە قیامەتە ئەیوەستێن ئەگەر هەچەنە ئەو کەسە بە دینداریم ڕۆشت بێتەوە بۆ لای خوای گەورە لەبەرەوە زوڵم زۆر شتێکی قێزەوە لە ڕووی ئینسانیەکە شێوانێ بەڵام بەداخەوە ئێستا کە وڵاتانی ئەمریکا و ڕووی ئەوروپا ئەمانە کە دیعای زوڵم و عەدالەتەکەن بەڕاستی ڕاست ناکەن سەلمانیان ئەمجاریان هەر لەمەی غەزەیە سەلمانیان کە درۆزرن لەگەڵ ئەو قەول و ئەو قسانێکی کرد بۆیە لەم شوانە نازانم ئاگاتالەیە سەرۆکی ئەمریکا بەریتانیا ئەڵێ غەزە تاوانبارە لەبەرەوەی کۆمەڵکوژی کردووە یعنی لە ئەس ئەم هەموو منداڵە فەڵەستین و بێتاوانە بێچەکە چاویان کوێرە بەڵام لە ئەس چوار جوولەکەی خۆیان چاویان ڕۆشنە لەبەرەوە زوڵم شتێکی زۆر خراپە هەر کەسێ بیکات جا تاک بیکە حکومەت بیکە هەر کەسێ بیکات بەڕاستی زوڵم شتێکی زۆر قێزەونە بۆیە ئێمە وەکو مسلمان زوڵممان پێ قێزەونە و هەروەها ئێمە وەکو مسلمان باوەڕمان وایە ڕۆژێک دێت ئەگەر لە دنیاشانە بێت لە قیامەتێکەیە کە خوای گەورە تۆڵی ئەم زاڵمان و ئەمانی کە زوڵمەکەن ئیلای سێنتەوە یعنی ئێستەکانە سێرەکە ئێمە بۆ نمونە هیوا هەیە ئەڵێ جا باشە ئەم دنیاە خود دنیایەکە و تاوە بێت و ئەمرین و ئەبینەوە بە گوڵ تەتاو ئەی باشە کابرایە کە زاڵمە کابراایش کە مەزلومە ئایا هەروە دووکیانکو یەکوان ئاەت ئەم دوو ئینسانە دوکە ئەمرن هەردووکیانتە تەواو بن نەخێر لەبەرەوە ئێمە وەکو مسلمان زۆر دڵمان بۆ خۆشە کە قیامەتێکەیە کە ڕۆژێکی ئەگەر لە دنیاشە نەتوانین بەدەستی خۆمان تۆڵە بچینەوانە کە ئوزڵمی لێمان نەکرێ ڕۆژێ دێت لە خوای گەورە لە قیامەتە ڕیانەگرێ ئینشاءالله بۆیە ئێمە وەکو کوردی بەسڵمان لەوانە نییە مەگەر فەڵەستینیەکان یا بۆرماییەکان بەقەد ئێمە ئازاری زوڵم بزانن چونکە بەڕاستی ئەمەش یەکێکین لەو میلەتانەی کە زوڵمان لێکراوە یەکێکین لەو میلەتانەی کە چەندەها ساڵە بەدەستی جوولەکە و ئەمریکا و بەریتانیا ئەوانەی کە هاتن ئەم کوردستانیمان بەشبەش کرد هێنانی خستیان ژێر کۆمەڵێ حکومەتی دیکتاتۆر حکومەتی زاڵم کە لەو کاتانەیە چاویان نوقان لە حاز ئەو هەموو کە زوڵمی لە ئێمە ئاکرا هەر لە کیما بارانکردنمان هەر لە هەڵەبجا هەر لە هەموو بەرزانیە ئەم هەموو ئەنفالە یعنی سیرەکرد ئەو کات ئەمریکا بۆ نێزانی ئەو شەکانی کە سەدام حوسێن ئەینا بە ئێمەوە هیچێ بوو غێری ئەوان بوو ئێستا ئەو شەکانی کە ئێنێن بە غەزەی فەقیر و ئەینێن بە خەستەخانەیەک و بە لە حەزەیە 60 کەسی تێ ئەکوژرێت هیچێ ئەو چەکە غێری ئەمریکایە ئەی باشە ئەگەر ئەمانە باسی مافی مرۆڤەکەن و لافی مافی مرۆڤ لێن ئەیکوا مافی مرۆڤەکەیان ئەگەر ڕاستەکەن مافی مرۆڤ دوو لە ڕووی تۆ دوو لە ڕووی بینەران چۆن بۆ سەگێک لای خوان مافی مرۆڤەیە ئەی بوو هەموو ئینسانە بێتاوانە مافی مرۆڤ نییە بەڕاستی من ئەوەنە ئەڵێم بەداخەوە کە کۆمەڵی خەڵکی خۆمان واتیە گەیشتون کە ئەمریکا و ئەوروپا بەڕاستی دایکی دیموکراتین دایکی مافی مرۆڤن بەڕاستی سەلمانیان کەوانیە سەلامانیان کە دووڕوون کە درۆزنن لەگەڵ ئەوەیە کە ئەم هەموو زوڵمە ئەکرێت چونکە مامۆسای بەڕێزم ئێمە وەکو دیندار زوڵم لە بێدینش بکرێت هەر پێمان ناخۆشە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەنانەت رازی نەبووە زوڵم لە کافرێ کرێ معلومی جەنابتانە کاتێکە سەحابەکە شوێ کابراکە ئەیکوژێ ئەڵێ لا ئیلاها ئیلەڵڵاه هەر ئەیکوژێ پێغەمبەری خوا ئەوە بۆ کوشتت ئەڵێ پێغەمبەری خوا مشریک بوو ئەڵێ وتی لا ئیلاها ئەڵێ وتی ئەڵێ تۆ ناخت هەڵدڕی یعنی سەیری کرد لەوێ شەکە کابرا چەکدار بۆ بەرامبەری ینی نامانێشتۆ یعنی داعینی پیرۆزی ئیسلاممان بەڕاستی ئەمە پێمان ناخۆشە بەداخەوە ئێستا کۆمەڵە کەسەیە باش ئەی بوو ئەم دیندەرانە لە هاز ڕۆژ ئاو کاکە ئێمە وەکو مسلمان لە هەموو کاتێکە دەنگمان هەڵبڕیوە لە چۆن ئێستا بۆ فەڵەستین دەنگ هەڵەبڕین دڵنیا بە بۆ کوردستانی تورکیا بۆ سووریا بۆ هەر پاشەیەکی کوردستان کە زوڵمی لێکرابێت لە ناخی دڵمان و پێمان ناخۆش بوو ناڕەزایشمان دەربڕیوە بۆیە لە کۆتاییە ئەڵێم خوای گەورە ئەو کەسانەی کە زوڵمەکەن هەر لە دنیای ئینشاءالله بەسەیانە بێتەوە ئینشاءالله خوای گەورە ڕەحم بە هەموو لایەکەوە بە تایبەتی ئەو برارمان لە فەڵەستین خوای گەورە بچێ بەهانەیانەوە چونکە ئێمە وەکو مسڵمان بەڕاستی ئێستا بەس خوامان هەیە هیچ پاڵپشتێکمان نییە زەیری غێری خواجیان نەبێ ئینشاءالله خواجیانیش هەرچێ
بە پیریانەوە ئینشاءڵڵا هەر ڕۆژێ دەیە سەرەکەون و ئەم ئیسلامە ڕۆژێ دەیە لەسەر پێی خۆوەسێتەوە ئینشاءڵڵا. جاری وا هەیە زوڵم لە شێوە و بەرگێکی زۆر بچووکە دەرەکەوێت کە پێی نازانی زوڵمە. ئەزانن جاری وا هەیە ئینسانی زاڵم خۆی هەست ناکە کە زاڵمە، وەک ئەو کەسەی کە تووشی نەخۆشی سەرەتان بۆ چکە ئازاری نییە هەست ناکە نەخۆشە، هەست ناکە سەرەتانێتی، هەتا لە ناکەیەکە لە مەقتەلی ئایکوژێت. زوڵمیش ئینسانە کوژێت، ویژدانیە کوژێت، دڵی بۆ ناهێڵێت، ئاخرەت و دنیایە سووتێنێت. زۆربەی هەرە زۆری ئەوانەی کە ئەزمۆنی نزیک بوونەوە لە مردنیان بینیەوە باسی یەکێک لە هەرە کێشە گەورەکانی بەرزەخ و قیامەتەکەن، ئاڵێن زوڵمە زوڵم، ئاگداری زوڵم. زوڵم لە ئاستە زۆر بچووکەکان کە لای ئێمە بچووکە بە زۆر گەورەشە لای خوا. بەخوا ئازیزان باسی ئەو گەڵایە ئەکەن هەسە لەو ئەم گەڵای مردی پێڵێن. ئەم گەڵایە ئێستا من لێی بکەمەوە، ئەو گەڵا بچووکە لێی بکەمەوە، پرسیاری ئەو گەڵام لێکرێەوە خۆی شکاتم لێکات. ئەمە بە قورئان بە سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بازموونی ئەزموندارانی 6 ملیۆن کەس کە ئێستا لە دنیای شایەتی لەسەرەوەدا و سەدان ملیۆنی تریش کە شایەتیەکانیان تا ئێستا وەرنەگیراوە یا باسییان نەکردووە. ئەڵێن بچووکترین شت لێ پرسینەوەی لەسەرەکرێت، هیچ خاڵێ فرامۆش نەکراوە. تەنانەت ئەو خەیاڵانەی یە بە مێشکی تۆە خەیاڵەکانیش نووسراوە، تۆمار کراوە وێ نەگیراوە، بەس مەرج نییە سزا بدرێت لەسەر خەیاڵەکانت. ئافرەتێکی مسلمانە باز لە وەزعی خۆیە کاڵێ یەکێک لەو شتانەی کە پرسیارم لەسەری لێکرا ئەوە بوو کە ڕۆژێکیان نەخۆش بوو. ڕەفیقەکانم چەپکێ گوڵی نایلۆنیان بۆ هێنام، هەر گوڵی تەبیعی نەبووە، چەپکێ گوڵی نایلۆن. ئەڵێ کە چەپکە گوڵەکەیان بۆ هێنام منیش حرمەتم لە چەپکە گوڵەکەیان نەگرت، نەک لە بەرچاوی ئەوانە، ڕێزم لێگرتن کە بۆیان هێنام، بەس دوایی کە ڕۆشتن هەر ئاوا هەڵمایە ئەولاوە گوێم پێنەیە. دوایی بێڕێزی زیاترم بە چەپکە گوڵەکە کرد کە لایلۆن بوو، یعنی گیانداریش نەبوو وەکو ئەمە زۆر خەتەرە ئازانم جاوەرە ئینسانە بێت چۆن بێت کە سەید و گەورەی هەموو مەخلوقاتی خوایە تۆ زوڵمی لێ بکەی بیچەوسێتەوە. ئەڵێ ئەو چەپکە گوڵە لایلۆنە ئێت دوایی فڕیاوە شتێکی لێ کردووە کە بێڕێزی بوو، ینی زۆر بێڕێزی بەرامبەر کردووە. ئەڵێ بڕوا ئەکەن زەڕە بە زەڕەی ئەو چەپکە گوڵە لایلۆنە لەوێ شکاتی لەسەر من هەبوو. ئەڵێ ئەتوانن بیهێنە پێش چاوی خۆتان کە چۆن زەڕە بە زەڕەی ئەم لایلۆنە جۆری شکات و جۆری میحنەت و ناڕەحەتەکانی خۆی گێڕاوەتەوە. ئەزانن لە عەدلی ئیلاهیە ئەمانە هیچی ون نابێ، باسی ئەو مادانەی خۆیان نەکرد کە ئێمە لە پێکاتەکانی زەوی لە چی وچی دروست بووین، حرمەتێکمان هەیە کە خوای گەورە دروستی کردوین و دوایی بووینەتە گەڵایەک گوڵێکی لایلۆن و پێشکەش بە تۆ کراوین و تۆش ڕێزی لێ نەگرتوین. دادپەروەری، عەدل، زوڵم نەکردن. آخر هەر بۆیە ئەبێ لە سڕی ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن تێبگەین کە ئەفەرمێت ڕۆژێ لە ڕۆژان دێتە پێشەوە پێش قیامەت جوولەکە و زاڵمان کە جوولەکەکانن، ئەممەنە زوڵمەکەن، ئەممەنە خراپاکەن، بەرد، دار، درەخت دێتە زمان ئەڵێ وەرەوە لە پاڵم ناجوولەکەیەکە کە خۆی حەشارداوە، ئەو وەنە تاوانباریە نوێنن. واتە چی؟ واتە پێش مەحشەر هەندێ لە دیمەنەکانی قیامەتە گوێزرێتەوە بۆ دنیا بەردووداریش زمانێکی هەیە کە تۆ تێگەێنێت. چۆن ئێستا ئەو ئالەتی تەسویرە زمانێکی هەیە کە تەسویری منەکات و دەنگێکیشی هەیە کە دەنگی من قبوڵەکات و وەریەگرێت و تۆماریەکات. لە کاتێکە ئالەتەکە خۆی بێگیانە، بەس درەختەکە بێگیان نێشتە زانێت. ئەو درەختانی ئێستەمە لێرە
قسەیان لەگەڵاکەم و لە بەردەم ئەوان شتێکەڵێم زۆر گەشە ئەکەن کە باسی من باسی عەدل و باسی خۆ و باسی خالقەکەی ئەوانەکەم کە ئەوانی شێستە زیکری خواکەن لەبەرەوە ئامان ئاگاتان لەوە بێ یەک گەڵا بە خۆڕایی لێ مەکەنەوە دەستان بزێ و نەبێ بۆ ئەوە چ جایەوەی زوڵم لە مناڵەکانتان بکەن چ جای ئەوەی دایک و باوکێکی بێڕەحەم بن هیچ ڕەحمێکتان بۆ مناڵەکانتان نەبێت چ جایەوەی باوکایەتی و دایکایەتێکی زۆر جوان بۆ مناڵەکانتان نەکەن شکاتیان هەبێت لە ڕۆژی قیامەتا لەسەریەوە چکەمە زۆرمان بیستۆکە حەقی دایک و باوک با نەفەوتێ با بیش زانین کۆمەڵێ دایک و باوک هەیە هیچ ڕەحمێکیان نییە بۆ مناڵەکانیان و بوون بە ئافات بۆ مناڵەکانی خۆیان لەبەرەوە ئاگامان لە زوڵم بێت ئاگامان لەوە بێ کە لە شوێنێکا مەسئولیەتێکە درێتە دەستمان ئاگامان لەوە بێت کە کەسێک تەریق نەکەینەوە و خەجاڵەتی نەکەین ئاگامان لەوە بێت کە کەسێکی برسی و تین و کۆمەکی و یارمەتیەکی بین ئاگامان لە زوڵم بێت زوڵم زوڵماتە بۆ ڕۆژی قیامەتمان زوڵم تاریکیە هیچ ڕووناکێک لە زوڵمانی ئینسان چۆن خۆی بپارێزێلەوەی لە بچووکترین شتان نەبێتە زاڵم چکە هەموو ڕۆژی احتیمال هەیە ئینسان بەشێک لە زوڵم دەستگیر بکارەوەکو چۆن بەشێک لە عادل بەشێک لە چاکە دەستگیرەکە چۆن خۆمان لە زوڵم پارێزین و عاقیبەتی زوڵم لە دنیا و لە قیامەتا چۆنە بسم الله الرحمن الرحیم پێشەکی بە خێراتتانەکەم بەڕاستی زوڵم کارەساتێکی گەورەیە کە ئەگەر ئینسان بێت و پیادەی کا لە ژیانی ڕۆژانەیدا ئەوە خەسارەتی قیامەتی بەدواوەیە وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ إن الظلم ظلمات يوم القيامة ظلم ئەبێتە تاریکی نەک تاریکیەک ظلمات بە جەمعی هێناوێت یعنی چەندین تاریکی بە دوای خۆیدا دێنێ لە ڕۆژی قیامەتە بۆ ئەو کەسی کە زوڵمەکە ئەنجامەدا جا ئینسانی زاڵم زوود هەتا زووتر بەخۆیدا بچێتەوە بەخۆیدا تێش بچێتەوە و مراجعەی ژیانی خۆی بکات و واز لەو زوڵمە بێنێت باشترە و زووتر خوای گەورە لەوانەیە بە شێوەیەک لە شێوەکان بیخاتە بەر ڕەحمەتی خۆی نمونەی ئەو کەسانش زوڵم هەرچیەک بێت بەرامبەر بە هەچ کەسێک بکرێت ئەگەر موسڵمان بێ ئەگەر کافر بێ ئەگەر گیاندار بێ ئەگەر ڕۆحدار بێ هەچیەک بێت زوڵم هەر زوڵمە گەورە بێ بچووک بێ هەر زوڵمە تاوانەکەی لە لای خوای گەورە عیقاب و سزای دۆزەخی بەدواوەیە هەر وەکو پێغەمبەر وتمان ظلماتی بەدواوەیە تاریکیە کە تاریکیش لە ناو جەهەنەمە بەدی ئەکرێت و چونکە جەهەنەم خۆی شوێنێکی زۆر زۆر تاریکە زۆر زۆر تاریکە بۆیە ظلماتی بەدواوەیە بەهەشت بە چاوی نامینێت لەبەر ئەوە ئەو کارەساتەی کە ئێستا ڕوئەدا لە غەزە دەرهەق بە موسڵمانانی ئەو گەلە هەرچەند کە مافی خۆیانە دیفاع لە خاک و ئاو نیشتیمانی خۆیان بکەن ئەگەر قەزیەکەش وەکو جۆرێک لە جۆرەکان دینیش نەبێ بەڵام مافی خۆیەتی وەکو ئینسان دیفاع لە خاکی بکە من وەکو کوردێک چۆن دیفاع لە خاک و ئاو نیشتیمانم ئەەکەم پێم خۆش نییە هیچ قەومیەتێک بەناو و نیشان و هیچ ئایدۆلۆژیایەک بێت تەحەدا و تەعەدا لە ژیان و لە خاک و لە ئاوما بکە ئەویش مافی خۆیەتی با قەومیەتێکی غەیری من بێت یا قەومیەتێکی تر بێت یان لە ڕووی ئایدۆلۆژیاوە لەگەڵ من بگونجێ یا نەگونجێ مافی خۆیەتی دیفاع لە خاکی خۆیەکات دیفاع لە کیانی خۆیەکات دیفاع لە عیرض و ناموس و شەرەفی خۆی ئەکات هەروەکو چۆن کەسێکی ناموسڵمانیش بۆی هەیە دیفاع لە خاکی خۆی کا لە ژیانی خۆی کا لە مافی خۆی کا هەچی مافێک کە خوای گەورە بۆی دانابێ ئەتوانێت بەدەستی بێنێ لە چوارچێوەی پرانسیپ و دقە ئاینیەکانە کە خوای گەورە مافی پێداوە لەبەر ئەوە هیچ زوڵمێک لەلایەن خوای گەورە و قبول نییە بەرامبەر بە هیچ بەندەیەک بکرێت چ جای ئەگەر ئەو بەندەیەش بێباوەڕیش بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت دخلت امرأة النار في هرة لەبەر ئەوەی عەزاب و سزای پشیلەیەکی دابوو لە گەلەکانی پێشووتر ئەم ئافرەتە دووچاری سزا و ناڕەحەتی دۆزەخ بوو جا ئەم سزا و ناڕەحەتەکە زوڵم بووە دەرهەق بە ئازادی و بە مافی ئەم پشیلە داماوە کە کردوێتی لەبەرەوەی کەچی کە زیندانی کردوە حەبەسەت هو
کە زیندانی کردووە لە شوێنەکە هەتاوکنێ لە برسا مردووە لە توینیان مردووە بۆیە زوڵم ئەگەر دەرحەق بەگیانداریش بکرێ چه جای ئینسانیش هەر زوڵمە بەڕاستی جێگەی قبول نییە لە لای هیچ گەل و هیچ ئاین و هیچ ئایدۆلۆژیاک جێگەی قبول نییە زوڵم ئەگەر من بیکەم ئەگەر ئەویش بیکە ئەگەر هەچ کەسێک بیکە خی گەورە لێ قبول ناکات بە سەریەوە تێ ناپەڕێت و سزاکەیشی وەردەگرێت بە سەختی لەسەری تێپەڕێت ماوەسا بڵە دەستەکانە خۆش بێخۆم سزای قیامەتی زوڵم چیەگەیەنێ سزاکەی چۆنە ئەئینسان ترسێ لە قیامەتا کە خوا سزای با لەسەر زوڵم بچوو بیا گەورە دڵنیاتەکەمەوە نەسمان زۆرە لەو بارانەوە کە باسی زاڵمینەکە کە لە ئاگری دۆزەخە خوای گەورە تۆڵیان لێ ئەسێنێتەوە سیزاکانیش بە پێ زوڵمەکەیان جیاوازن زوڵمی وا هەیە کە کراوە بەدەم و چاوەڕنینە زڵمی وا هەیە بەردەم ماڵێ بەسەری خۆیان خۆیە کوژێ هەر زوڵمێک ئەیتر بە هەر شێوازە کرابێ خی گەورە بەو شێوازە زوڵمەکەی بێنێتەوە ڕێ و بۆ شێوازە عیقابەکەی لێ ئەسێنێتەوە بەنەش بە شێوازی ئەو زوڵمەی کە ئەنجامی داوە لە دنیا ئایا بە کوشتن بێ ئەویش بە کوشتن ئایا ئەگەر بە تۆقااندن بێ بە خنکان بێ بە حەچێ بێ خی گەورە ئەو زوڵمە ئێنێتەوە بۆ ئەوی بزانێت تامی ئەو خنکان و ئەو تۆقااندنەکە کردوێتی بزانێت کە چۆن بووە لە دنیاە دەرحەق بەو ئینسانە کردوێتی دەرحەق بەو مرۆڤە کردوێتی ئەبێ ئەویش بیچێژێ بەو شێوازە لە ڕاستیە وەکو وتمان زوڵم هەچێک بێت جێگەی قبول نییە خی گەورەش قبولی ناکات و پاداشت و پاداشتی هیچ پاداشتێکی خێر لەلایەن خی گەورەوە چاوەڕوانی ئەو کەسە ناکرێت کە بیدرێتەوە لە قیامەتە ئللا پاداشتێک کە جەزایەک نەبێت کە لێ بسێنە دەرحەق بەو زوڵمەی کە ئەنجامی داوە بەرامبەر بە ئەو گەل و ئەو نەتەوە ئەو نیشتیمانەی کە تایەتی پێشینانمان ئەڵێ کە کانیەک ئاوت لێ خواردەوە بەردی تێپڕێ مەدە یعنی تەنانەت تۆ بەرامبەر بە سروشی زوڵم ئەنجام مەدە بەردمە دەر فڕێمە دەر ئەمکانیەوە پڕی مەکەرەوە با خەڵکی تر ئیسیفادەی لێ بکەن لە دوای تۆ بۆی کانیەکە کوێر نەبێتەوە نیشتیمانەکەت بە جوانی و بە ڕازاوی بمێنێتەوە خەڵک ئیسیفادەی لێ بکە بەڕاستی زوڵم دەرحەق بە خاک و نیشتیمانیش هەر زوڵمە چ جای ئەگەر ئینسانیش بێ جا لە ڕاستیە خەڵکیش بەڕاستی مافی خۆیەتی دیفاع لە خاک و عێز و ناموسی خۆی بکات یەکێک لەو ئەمانەتە قورسانی کە ئەکەوێتە سەرشانی ئینسانەوەیەکە کاتێک تۆ دایکت یا باوکت خوشکێکت ئەکەوێتە لای تۆ برایەکی باش بیت کوڕێکی ساڵح بیت نەوەیەکی بەوەفا بیت پیاوێکە بوو دایک و باوکی وەفاتی کرد خوشکێکی گەورەشی هەبوو خوشکەکەیشی شووی نەکرده بوو کەوتە لایەن برایی بەسەم برایە لەم ئیمتیحانەیە زۆر خراپ کەوت دەرنەچوو واتە زوڵمی لە خوشکەکەی خۆیە کرد کە لە ماڵی براکەیا بوو براژنەکەیشی هەر زۆر خراپ بوو لەگەڵیا ڕۆژێکیان براکەی تینووی بوو بەسەر کورسیەکەوە دانیشتە بوو خێزانەکەشی هەر بەرامبەر ئەو لەسەر کورسیەک دانیشتە بوو نەچوو بە خێزانەکەی بڵێ هەستە پەرداخیاوم بۆ بێنە بە شێوەیەکی جوانیش بە خوشکەکەی نەوت قاچی درێژ کرد ئاوا بە قاچێکی ئاوە بۆ سوکایەتی کێشا بە خوشکەکەیە وەک شەقێک هەڵبا لە خوشکەکەی یە هەستە بڕۆ پەرداخیاوم بۆ بێنە خوشکەکەی زۆر دڵی شکا بەمە بەڵام هیچی نەوت هیچیشی نەیە لە ڕووی براکەی و براژنەکەی زۆر خەفەتی پێخوارد بەس یەک دوعاشی لە براکەی نەکرد و دڵی نەهات بەڵام خوای گەورە دوعای بەندەکان بە شێوەیە وەرەگرێت کە ئەگەر دوعاشنەکەی ئەوەت بۆ کاکە مستحقی بەرامبەر ئەو شتەی کە بەرامبەرت کراوە ئەوەت بۆ کاکە پێویستە دوعا معنەویە ئەزانم زۆر جار دوعا جاری وا هەیە کەسێ دارەیە کێشێ بە کەسێکە ئەڵم فڵانە کەسەوە بۆچی قسە ناکەی ئەڵێ خوای گەورە خۆی گوێی لە تەقەی دارەکان بوو گوێی لەو تەعزیبە بوو کە من خواردم لەسەر دەستی فڵانە کەس چ پێویستە کات ئەم کچەشی چی نەوت
بۆ ڕۆژی دوایی هەمان کات سبحان الله ئەم کوڕە لە سیارەکەی خۆیان بوو تووشی دەعمێکی زۆر خراپ بوو دەعمەکەش ئەو لایی گرتبوو کە لای سایاقەکە بوو زۆر بە ناڕەحەت لە سیارەکە دەریان هێنا سەیریان کرد ڕانی ورد بووە شکاوە و زۆر وێرانیش بۆ برینارێکی زۆر خراپە گیانیانە خەسەخانە لەوێ دکتۆرەکان بڕیاریان نا کە ڕانی و قاچی لە بنا ببڕنەوە کام قاچ ئەو قاچەی کە 24 سەعات پێش ئەوە سوکایەتی بە خوشکەکەی خۆی کردبوو بە هەمان قاچ ئەمانە ئەم جۆرە نمونانە زۆر زۆرن لای هەمومان و لە ژیانی ڕۆژانەمان ئابەدیەکەین هەندێکیان ئەچینەوە سەریان هەندێکیان خۆمانی لێغافڵەکەین هەندێکیان بیرمانەچێتەوە کە ئەمە خوا عقوبەیەکی بچوو کە پیشان یاوین و پێمانەڵێ کە لە قیامەتە زۆر زیاتر چاوەڕێتەکە ئەگەر تەوبەی نەکەیت و گردنی خۆت بەو کەسە ئازاد نەکەی کە زوڵمت لێ کردووە کە قسەت پێوتووە کە بوختانێ بۆ کردووە کە غەیبەتت کردووە کە بەدەست بە چاو بە قاچ بە هەر شتێک سزایەکت داوە پارەت خواردووە هەمومانە زوڵمە ئازام خی گەورە لە زوڵم بمان پارێزێ و نەمان کاتە زاڵم وەڵە زاڵمانێکیش بمان پارێزێ کە بیانەوێ زەلیل و ڕیسوا و داماومان بکەن خی گەورە هەموو لای پارێزێ ئینشاءالله